ئەنجامە سیاسی و مەیدانیەکانی ئەم چەند ڕۆژەی خۆراوای کوردستان نیشانی دەدەن جارێکی دیکە کورد لە هاوکێشە نێودەوڵەتیەکاندا وەک کارتێکی فشار یان کاڵایەکی سیاسی مامەڵەی پێوەکراوە و لە پێناو بەرژەوەندی ئەستراتیژیەکانی زلهێزان و ئاسایشی وڵاتانی ناوچەکە پشتگوێ خراوە. پێشهاتەکان سەلماندیان ئەو لێک گەیشتنەی لە نێوان ئەوروپا و ئەمریکا و کوردانی ڕۆژئاوادا هەبوو زیاتر پەیوەندیەکی وەزیفی بووە نەک ستراتیژی، لە کاتێکدا کوردان وەک قەڵغانێک لە دژی مەترسیەکان بەکارهێنراون، یان ئەکرێت بوترێت وڵاتانی ڕۆژئاوا دژ بە نەیارەکانی خۆیان کوردیان بەکارهێناوە و بۆ شەڕ خستویانەتە پێشەوە. بەڵام لە کاتی دابەشکردنی کێکە سیاسیەکە و داڕشتنی نەخشەی نوێی سووریا حسابێکی ئەوتۆیان بۆ نەکراوە و پەراوێزیان خستوون. بە درێژایی مێژوو ئەمە ڕەوشتی سیاسی و دیبلۆماسی و سەربازی وڵاتانی زلهێز بووە. هەموو جارێکیش کورد لە هەر چوار پارچەی کوردستان بووەتە قوربانی ئەو ڕەوشتە سیاسیە. ئەوە تا مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی هەسەدە لە پەیامێکدا بەڕوونی دەڵێت شەڕیان بەسەردا فەرزکردین و پیلانێکی هەمەلایەنە و ئیقلیمی لە ئارادا بوو. بۆیە ناچار بووین لەو ناوچانە بکشینەوە کە بە خوێنی خۆمان و ڕۆڵەکانمان پاراستە بوومان. بە بڕوای چاودێران ئەمە دانپێدانانێکە بۆ مێژوو کە ڕوونی دەکاتەوە بۆچی ئەزموونی ڕۆژئاوا کراوەتە قوربانی. زۆرینەی چاودێران کۆکن لەسەر ئەوەی لە پێناو ئاسایش و بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە و ئاسایشی قەوارەی زایۆنی پرسی کورد کراوەتە قوربانی. ئەمەش جارێکی تر ئەو ڕاستیە تاڵەی چەسپاند کە لە یاریە سیاسیە گەورەکاندا بەرژەوەندیەکان لەسەر حیسابی پرەنسیپ و ڕەوشتی سیاسی و مافی گەلان پێش دەخرێن و بەرژەوەندیەکان هێندە حسابیان بۆ دەکرێت کە مافی گەلێک و خوێنی هەزاران کەسی بۆ دەکرێتە گۆشتی خێر. نە ئێستا و نە ڕابردوو هیچ وڵاتێکی جیهان و ناوچەکە پرسی کوردی نەکردووەتە استراتیژیەتی هەنگاوەکانی. گەرچی لە ڕابردوودا ئەوە درا بە گوێی خەڵکدا کە ئەمریکا و ئیسرائیل دەستەبەری مافەکانی کورد دەکەن، بەڵام ئەمریکا بەڕوونی ئەوەی سەلماندووە کە نابێتە پارێزەری هیچ کەس و حیزبێک، هەروەک قەوارەی زایۆنیش جگە لە قەوارێکی پاوان خواز و ستەمکار و بەرژەوەندی خواز هیچی دیکە نییە. دیارترین و نوێترین بەڵگەشت دانوستانەکانی ئێستای ئیسرائیلە لەگەڵ سووریا کە لە دانوستانەکانیدا مەرجی پاراستنی دروزەکان و گەرەنتی ئەمنی بۆ داناون. تەنانەت لە کاتی هێرشەکانی سوپای سووریا بۆ سەر دروزەکان دەستوەردانی سەربازی کرد بۆ پاراستنیان، کەچی لە ئاست هێرشەکان بۆ سەر کوردانی ڕۆژئاوا بێدەنگی هەڵبژاردووە. ئەم بێدەنگیە تەنیا ڕەزامەندی نییە، بەڵکو ئاماژەیەکی ڕوونە کە ئەو وڵاتانە کاتێ ناوی کورد دێنن کە شەڕ لە ئارادا بێت. بەڵام لە کاتی ئاشتی و مێزی گفتوگۆدا کورد وەکو قوربانی ناوی دەهێنرێت. لێدوانەکانی ئەم دوایەی مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدە دەربارەی ڕێکەوتن لەگەڵ ئەحمەد شەرع و کشانەوە لە دێرەزور و ڕەقە بەرەو حەسەکە نیشانەی قۆناغێکی نوێی خۆگونجاندنە لەگەڵ شکستی سیاسی. عەبدی هۆکاری کشانەوەکە بۆ پاراستنی خوێن و ڕێگری لە جەنگی ناوخۆیی دەگەڕێنێتەوە، بەڵام لە ڕاستیدا ئەمە ئەنجامی ئەو بێئومێدیە بوو کە لە هاوپەیمانە نێودەوڵەتیەکانی خۆیان بینیان. دانان بە زیانە گیانیە قورسەکان و پاشان کشانەوە مانای وایە کوردی ڕۆژاوا ئێستا تەنیا لە هەوڵی پاراستنی هەبوونی خۆیدایە لە کەمترین پانتایی جوگرافیدا.